لە شاری هەولێری خۆشەویست بە ئامادەبوونی ژمارەیەک لە هونەرمەندان و شانۆکاران کۆڕێک بۆ هونەرمەندی شانۆکار سەباح عەبدوڕەحمان ڕێکخرا. کتێبخانەی حەیدەری لە هەولێر کۆڕێکی بۆ هونەرمەندی شانۆکار سەباح عەبدوڕەحمان ڕێخست. لە کۆڕەکە ژمارەیەک لە هونەرمەندان و شانۆکاران ئامادەی بوون. سەباح عەبدوڕەحمان باسی لە ئەزموونی کاری هونەری و ئاستەنگەکانی ژیانی خۆی کرد لەو ساڵانەی کە دەستی بە کاری هونەری کردووە. لە بەشێکی تری کۆڕەکە تیشکی خستە سەر ئەو ڕەوشە ئەدەبی هونەریەی لە ساڵانی 60ەکان کاری لەسەر کردووە، بە تایبەت پێشکەشکردنی شانۆ و دواتر ڕۆڵبینین لەو درامە و فیلمە کوردیانەی کە هەڵقوڵاوی ڕەوشی ژیانی هاوڵاتیان بووە لە کوردستان. مامۆستای هونەرمەند کاک سەباح عەبدوڕەحمان ئایکۆنێکی هونەر و شانۆی کوردیە، پیاوێکی یەکجار بە بەخششە لە ئەتوانم بڵێم لە نەوە ڕابەرەکانە بە تایبەتی لە شاری هەولێر زیاد لە 6 ساڵە ئەو بەخششی بەردەوامی لە بواری شانۆ و درامای کوردیە هەیە و کەسێکە کە هەموو جەماوەری کوردستان ئەیناسێت لە میانەی بەرهەمەکانیەوە. مامۆستا سەباح پیاوێکی ئەکادیمیە و پیاوێکی خاوەن معریفەیە. خۆشبەختانە من پێش 30 ساڵێک کارێکی شانۆیم لەگەڵا کردووە وەکو دەرهێنەر ئەو ڕۆڵی سەرەکی ئەبینی شانۆی بەرەوخۆر لێرە لە هەولێر پێشکەشکرا و لە میانەی ئەو کارەوە بۆم دەرکەوت کە چ توانستێکی ئەکادیمی و چ قوڵاییەکی معریفی هەیە لە کاری نواندن و لە کاری شانۆە. خۆشبەختانە مامۆستا هێشتا هەر بەردەوامە لە کار و لە بەخشش و لە بەرهەمەکانیە بە پێ و دەرفەتانی کە ئەرەخسێ و ناوێکی درەوشاوەیە لە ئاسمانی هونەری کوردیە.